من ئەوڕۆ لێرە لەو قوتابخانەیە دەنگمدا لەو بنکەیە دەنگماندا بۆ ئەوەی پەرلەمانێکی کارامان هەبێ، بۆ ئەوەی خزمەت حکوومەتێکی خزمەتگوزارمان هەبێ، بۆ ئەوەی ژیانێکی خۆشگوزەرانمان هەبێ بۆ هاوڵاتیانمان و وڵاتێکی ئارام و ئابوورێکی گەشە پێکرا و خەڵکێکی دڵسۆز و خەمخۆر بۆ ئەم وڵاتە دیاری بکەین. بە تایبەت دیاریکردنی نوێنەران بۆ پەرلەمانی کوردستان و دواتریش دیاریکردنی بەرپرس و کاربەدەستانی ئەم وڵاتە بۆ بەڕێوەبردنی کاروباری خەڵک. من هیوادارم خەڵک بە گەرموگوڕی بەشداری بکەن و بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن و بڕیار بۆ داهاتووینەوەکانیان بدەن و بە ئومێدی ئەوەی کە هەڵبژاردنێکی پاک و بێگەر بێ و هەڵبژاردنێکی ئارام بێ و ئەنجامەکانێکی تعبیر بکاتەوە لە قەناعەت و لە بۆچوون و لە ئێشوژان و معاناتی خەڵکی هەرێمی کوردستان.